نتوانی تێبکۆشیت جیهاد بکەی واروها نتوانی عەبدێک ڕزگارکەی نتوانی خێر بکەی نتوانی گەنجێک کەسێک بکەیتە سەر کەسابەتێک فێر ئیشی بکەی ئەوە تەکف شەڕەکە یان ئەذاکە عن الناس کەواتە شەڕی خۆت لە خەڵک دوورکەوە ئەوەشیان سەدەقەیەکە بۆ نەفسی خۆت کە ڕزگارت بێ لە ڕۆژی قیامەت زەرەر و زیانت بۆ خەڵک نەبێ كف ئەذاکە عن الناس ئەمەش ئەحەب الأعمال إلى الله ئەمەش یەکێکە لەو عیبادەتانی کەوا زۆرێک لە موسڵمانان بێ ئاگان لێ ئێمە هەروازانین عیبادەت هەرەوەی بە ڕۆژوو بیت و نوێشکەین بەڵێ ئەمانە عیبادەتە حەجکەین زەکات ئەمانەمە عیبادەتە بەڵام ئایا ئەزانی کە تۆ شەڕی خۆت یاخود عەزیەتی بەرامبەرەکەت نەدەیت چ بە زمانت چ بە دەستت بەلاشت ئەمەشیان چییە؟ ئەمەش عیبادەتە و ئەحەب الأعمال إلى الله خۆشەویستترین کردەوە لای خۆی تەعالە